ئۆپۆزیسیۆن کەوت، ناڕازیەکان خزێنران. دەنگدانی تایبەت لە هەرێمی کوردستان و عێراقدا بووە سەرەتایەکی نوێ و ئاماژەکانی تەواو جودا و جیاواز بوون لەو بانگەشە و پێشبینیانەی بۆی دەکرا. لایەنە ناڕازی ئۆپۆزیسیۆنەکان وردەخرانە لێوارێکی چاڵێکی قوڵتر لەوەی خۆیان چاوەڕێ بوون و سەردەمیان وردە بەرەو نەمان و لە ناوچوون هەنگاوی گرت. نەوەی نوێی شاسوار عەبدولواحید و خێزانەکەی بەو ئاماژانەی دەنگدەرانی دوێنێ بێت لە نیوە و ڕوە و خوارتر دەنگ و سەنگی کشاوە و هەژمون و کاریگەری دوای تەنها دوو هەڵبژاردن لە کزیدا و متمانەی خەڵک و دەنگدەرانی دۆڕاند. نەوەی نوێ لە 3 ساڵی ڕابردوودا بەدەست چەندین گرفت و ئاریشەوە ناڵاندوێتی جگەل لە بەڵێنە قەبە و زەبەلاحەکانی بوونی قەرزێکی زۆر لەسەر سەرۆکی جوڵانەوەکە ئەو سکاڵا بێئەنجامانەی کە لە دادگای فیدراڵی تۆماری دەکردن بوونە هۆکاری کەمبوونەوەی دەنگەکانی تا ئاستی نیوە و خوارتر. کۆمەڵی دادگەری ئەو پارتە ئیسلامیە کە لە بانگەشەکاندا زەنگی ڕوخانی دەسەڵاتی لێدەدا و دەنگەکانی نەک هەرکەمی کردووە بەڵکو بەرەو لە ناوچوونی هەمیشەیی و دوورکەوتنەوەی یەکجاری لە پرۆسەی سیاسی هەنگاو دەگرێت. کۆمەڵی دادگەری کا ڕۆژانێک ببووە مەترسیەکی جدی لەسەر دەسەڵات و بەردەوام خەڵکی ناڕازی و تووڕێ کۆدەکردەوە ئێستا هێندە دەنگی کەمی کردووە کە خۆشی گومان دەبات تەنهانەت کورسیەکیش ببات. کۆمەڵی دادگەری لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بەدەست چەندین ئارێشە و گرفتی نێوخۆیی لە دروستبوونی چەندین باڵی ڕکابەر و زیاتربوونی درزی پەیوەندی خراپەکانی نێوان سەرکردە سیاسیەکان لەسەر ئاستی سلێمانی و هەولێر و دەرکەوتنی چەند فەزاحەتێک دیسان ئەمیش دەنگەکانی نزیک بوونەتەوە لە سەفر. هەرچی بزوتنەوەی گۆڕانە کە ڕۆژگارێک نوێنەر و سەرپەرشتیکاری لایەنە بەرهەڵستکار و ناڕازیەکان بوو دەنگی هێندە کەمی کردووە کە بە دوو جارکردنەوەشی ناگاتە کورسیەک. هەر بۆیە زووتر و بۆ پاراستنی شکۆی خۆیان بە بیانووی بایکۆت بەشداریان نەکرد. بزوتنەوەکە لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا بەدەست گرفتی هەردوو باڵەکە و خراپی دۆخی دارایی و گرفتە یاسایی و ئیداریەکانی کۆمیسیۆنەوە ناڵاندی و وایکر ئیدی وردە حزبەکەی نەوشیروان مستەفا و قادری حاجی عەلی و پارتە 25 کورسیەکە نەک لە کورسی کەمتر بەڵکو لە سفر و نەبوون نزیک ببێتەوە. دەنگدەران لە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ناڕازی و تووڕەن و دەڵێن ئەمانە تەنها بەڵێنی بێکرداریان هەیە و شایانی دەنگ و متمانەی خەڵک نین. لە ماوەکانی ڕابردوودا دەرکەوتن و دەوڵەمەندبوونی چەندین پەرلەمانتاری ئەمبەرەیە و پرۆسەی گەڕانەوە بۆ نێو یەکێتی و پارتی بەپۆل و دەرکەوتنی چەندین فەزاحەتی مادی و ئەخلاقی دیسان وای کرد کە ئیدی خەڵکی متمانە بەم دەستەیە نەکەن و بۆ دەنگدان بگەڕێنەوە خاڵی سفر. کەوتنی بەرەی ناڕازی ئۆپۆزیسیۆن چاوەڕوان کراو بوو هەر بۆیە پێش هەڵبژاردنەکان چەند هەوڵەکە بوون بۆ کۆکردنەوەیان بەڵام بەهۆی بوونی چەندین ئەجەندای جودا و جیاواز نەتوانرا مەرگی معارزە درێژتر بکرێتەوە.